جەمال نەبەز وەگەڕیزمەند برا گەورەی چوار خوشک و کوڕێکی خانەوادەکەیەتی ساڵی 1939 تا ساڵی 1950 خوێندنی سەرەتایەتی و ناوەندی و دواناوەندی لە سلێمانی تەواو کردووە. لە ئۆکتۆبەری ساڵی 1950 ئەچێتە بەغدا و لەوێ لە زانکۆی بەغدا لە کۆلێجی پەروەردان لە بەشی زانستی فیزیک و ماتماتیکە خوێنێ. ساڵی 1954 خوێندنەکەی تەواوەکە. لە ماوەی لە هەمینی ساڵی 1957 ئەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان چاوی بە ڕۆشنبیرەکانی ئەوەیەکەوێت لەوانە محەممەد مەردۆخی کوردستانی و عەلی حەیدەر ناسراو بە فاتح. ئەوی خەڵک و بارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی جاری یەکەمی یاخودی یەکەمی خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەزتان لێ یەکەم. سوپاسی زۆری ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز و هەموو ئەو خۆشەویستانەی بەم کارەوە خەریک بوون دەکەین. مامۆستا و دکتۆر و پرۆفیسۆری عەزیزمان دکتۆر جەلیل بۆ بەردەوام بوون بۆ خەڵاتکردنی ئەم منەوەرەمان تەنیا خەڵاتکردنی نییە بە قەڵەمێکی زێڕین و مەدالیایەکی زێڕین بۆ کەسێک، خەڵاتکردنی نەتەوەیەکە، خەڵاتکردنی مێژووە، خەڵاتکردنی ڕەسەنایەتیە، خەڵاتکردنی قوڵە. بۆ ئێمە ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز تەکلیفی کردوین بۆ لێژنەی خەڵاتی قەڵەمی زێڕینی جەمال نەبەز بۆ ساڵی 2021. بەڕێزان، دیاریکردنی کەسێک بۆ خەڵاتێکی ئاوا کارێکی ئاسان نییە بەتایبەت کە خەڵاتی جەمال نەبەز کەسێکی مێژوونووس زمانزان تا حدێک کاری فەلسەفی کە جەمال نەبەز کردوێتی و چەندین لە بواری جیاجیا و یەکێک لەوانەیە کە تیۆریزەی مەسەلەی ناسیۆنالیزمی کوردی کردووە. بۆیە هەڵبژاردننی کەسانێکیش بۆ ئەم خەڵاتە هەرکەکە خۆرستر دەبێت بۆ ئەوەی بارتەقاییان هاوسەنگ بێ لەگەڵ کەسایەتیەکی وەکو جەمال نەبەز. ئەو کەسەی ئێمە هەڵمان بژاردووە یەکێکە لەوانەیە کە لە زوویەکەوە لە نێو مێژوو لە نێو کولتوری کوردیدا ئیشیان کردووە و بۆتە سەرچاوەیەک بۆ تەواوی ئەوانەی لە دوای ئەودا هاتوون و لە دەستگا ئەکادیمیەکانی ئێمەدا کارمان لەسەر مێژوو ئەگەر کردبێ ئەوە ئەم کەسێتیە سەرچاوە بۆ ئێمە. جەلیلی نووسەری دیاری کورد بەڕەچەڵک ئێزیدی کە یەکێکە لە گەورە نووسەرانی ئێمە لە بواری مێژوونووسیندا ئێمە ئەنیستیتۆکەمان دامەزران ئەم کارانە بکەین. یەکەم گرنگیدان بە مێژووی کورد، دووهێم گرنگیدان بە زمانی کوردی. لەبەر ئەوەی مێژووی کورد زۆربەی غەیری کورد و یا دوژمنانی کورد نووسیانەتەوە، پێویستە ئێمە ئەو هەڵە و چەوتی و نووسینە نائیلمیانە کە دەربارەی مێژووی کورد نووسراون پێویستە لەسەر تام و دەستگای کوردی و ڕۆشنبیری کورد و زانای کورد کە ئەو هەڵە مێژوویانە ڕاست بکاتەوە. دووهەم زمانی کوردی کە بە هەموو شێوەیەک داگیرکەرانی کوردستان خەریکن لە بیرمان هەبەنەوە لە ناوی هەبەن ئەی شێوێنن پێویستە گرنگی بەو ئەوە بکەینە ئەساس یا بکەینە بنکەی کار و چالاکیەکان. یە چەند جۆرە و باندورێکی پەر مەزن سەر من ئیشتێ هەفتەنێن وی کۆنفێرانس بوو بەڕاستی هەر داهاتن. ئەز پشت شانەزم بۆ وێ خەڵاتێ و ئەوە ڕاستی دلێ من بە سپاسداری و بە gelek hasteki بلند باز قبول دکر سرسره خو و به تایباتی کو او ناف خلات جمال نباز بنامن gelek شیرنه